سبەی کۆنگرە نائاساییەکەی یەکێتی نیشتیمانی بەڕێوە دەچێت. ئێرانیەکان سەرپەرشتی کۆنگرەکە دەکەن یاخود کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق. ئێران چیان لەبارەی مەلا بەختیارەوە گوتووە. سبەی لە بارودۆخێکی نائاسایی و هەسیاری کوردستان و سلێمانیدا پێنجەمین کۆنگرەی یەکێتی نیشتیمانی بەبێ بەشداری 12 ئەندامی سەرکردایەتی و بوو لە سەرسی ئەندامانی مەکتەبی سیاسی و هاوسەرۆکی پێشوو سەرۆکی ئاژانسی زانیاری بەڕێوە دەچێت. کۆنگرەکە بۆ ماوەی 3 مانگ لە وادەی خۆی پێشخراو لە ماوەی تەنها 15 ڕۆژیشدا تەواوی کاروبارەکانی لە هەڵبژاردننی ئەندامانی کۆنگرە و تەنانەت نووسینەوەی پەیڕە و کارنامەی کۆنگرەکەش تەواو کراون. بەپێی زانیاریەکانی تیوار لە کاتی هەڵبژاردننی ئەندامانی کۆنگرە لە تەواوی مەڵبەندەکان لیستێکی 125 کەسی نێردراون کە خەتی سووریان لەسەر دراوە و ڕێگری لە خۆپاڵاوتنیان کراوە. بافڵتاڵەبانی لە نێو ناڕزایەتیەکی تون گلەی و ڕخنەی ڕێخستنەکان و لە ژێرگوشاری ئەو هەڵمەتە ئەمنیە توندەی ماوەیەکە بەسەر سلێمانیدا سەپێنراوە کۆنگرەکە دەبەستێت. دوێنێ مەلا بەختیار لە گرتەیەکی ڤیدیۆییدا دوای ڕخنەبارانکردنی بافڵتاڵەبانی زاوای و سەرکردایەتی و بێدەنگی ئێستا بڕیاری کشانەوەی لا کۆنگرەکەدا و کۆنگرەی پێنجەمی با کۆنگرەیەکی کارتۆنی حزبەکەی وەسف کردو. ئامادە نەبوو تەنها بۆ وێنەگرتنێک ببرێتە نێو کۆنگرەکە. بەپێی زانیاریەکانی تیوار لە دوای سەردانی بۆ ئێران بافڵتاڵەبانی لەلایەن ئێرانیەکان داوای ویتۆکردنی مەلا بەختیار و چەند سەرکردایەتیەکی تری لێکراوە و داواش کراوە. کۆنگرەکە دووە نەخات و کۆتایی بۆ دۆخە ناسەقامگیرەی نێویەکێتی بهێنێت. بافڵتاڵەبانی با پێچەوانەی پێشبینیەکان ناک کۆنگرەکەی دووە نەخست باڵکو 3 مانگ پێشوادەی خۆی گرەیدا چونکە تاڵەبانی پەلەیەتی تا ڕۆژێک زووتر دەسەڵات و دارایی و بڕیارەکانی حیزبی چەپکە گوڵەکە بخاتە بندەستی خۆی. هەر ئەوەش بوو کە زانیاریەکان دەڵێن پێش کۆنگرە تەواوی ئەندامانی نوێی سەرکردایەتی یەکلایی کردووەتەوە و ئەو کەسانی دڵخوازی خۆیین لە شوێنە هەستیارەکانی داهات و یەکێتی دایناون. دارایی و سەربازی و هەواڵگری و ئیدارەی جێگر کردووە بۆ کەسە نزیکەکانی خۆی. ئەوانەشی دژبەربوون دووری خستوونەتەوە یاخود ناچار بە دوورخستنەوەی کردوون. بە پێی زانیاریەکان تەنانەت لە نێو پەیڕەوەکەشدا دەسەڵاتەکانی بافڵتاڵەبانی ڕەهایە و دەسەڵاتی ئەندامانی نوێی سەرکردایەتی کارتۆنیە. هەر ئەوەشە وای کردووە کە هەریەکە لە مەلا بەختیار، ئاراسی شێخ جەنگی، عەدنان موفتی، مەحموود سەنگاوی، عەدنانی حەمەیمینا، ئەرسەلان بایز و دلێری سەید مەجید بەشداری نەکەن و ڕازی نەبن بە دانانیان بە شێوەیەکی کارتۆنی. لە ئێستادا چاوەکان لەسەر هۆڵی هونەرن لە سلێمانی تا بزانرێت ئەوەی پلانی بۆ دانراوە دەتوانرێت وەکو خۆی تەواو بکرێت یاخود سیناروی دیکە لە شوێنی جێبەجێ دەکرێت.